زیاتر لە 35 ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی ئەرشیفی هونەرمەندانە و کارێکی زۆری کردەوە بە هونەرمەندان و زۆرێک لە هونەرمەندان قەرزاری ئەم کەسن. منەستا لە ماڵی ئاسۆی جەمال موختارم کە لە ساڵی 1990ەوە تاکو ئێستا ئەرشیفەکانی پاراستووەکو سەروەتێک سەیریەکات. دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ پاراستنی ئەرشیفەکانی. کاگاسۆ سڵاوە لێبێ، تەندروستی و چۆنە؟ شکر باش. باشی تۆ؟ زۆریش. ئەم هەموو ئەرشیفە ئەمان و چۆن هەڵگرت لە کوێ هێناتن؟ من کاک من هەر لە مناڵیەوە حەزم لەوە تا پێشەوەی دەست بەمە کاری ڤیدۆیی کامێرێکی پسکۆلم هەرە بوو فۆتۆ ئەسووە بەرسەرا ڕسم مەگرت چا کۆمەڵی فۆتۆم هەیە کاتی بەفربارینەوەوانە تای ساڵمەوە هەتا دەسوخەت لە تەلەبایەتی لە متەوەسڵانە ئەوانە بوومە حەزم لەو ئەرشیفە بوو. لە دوای ڕاپەڕیش من تەمەند کرد دەسم کرد بەکارین خۆم کێشینەی چیەوە بوو کە برایەکمە بوو ساڵەژیانە نەماوە کاتی خۆی لە ڕۆشنبیری بوو کامێرێکی VHS کۆنەکانی بوو هێنای ماڵەوە جارجار ئەو کاتە مقاولەی کاکەی فەلا و حەمە ساڵە دیلانوانی لەگەڵ کۆمەڵە کەسی کەیا جەمال غەمبارەوە پێکرد بۆ دایرەی ڕۆشنبیری بوو لە ماڵی خۆمان دایانەوێتە بۆ تۆزی خۆم فێر کرد تا جاری وا بوو هەشمەی سا کلیپم پێکرد دابنە حەزم لە داریش بوو گۆرانکاری داریشم پێ بوو حەزم لەوانە هەبوو ئەرشیفی و کاتانەوە کاسێتەکانم هەڵگرت تەپەن دوای ڕاپەڕیش وەکو یەکەم کامێرەمانێکە کامێرەیەکی خۆمانە بوو هیبرایەکم بوو لە سوید بوو هاتبۆ تازە پشکۆلی کامێرەی 6 ملیم بوو کاتە خوێنکارانیشمانە بوویت کامێرەکەم لەگەڵ مامۆستا جەمال عەزیزە یەکەم ڕۆژی بەخشی تەلەڤیزیۆنی گەلی گورسان 11 مەلعەبەکە لێوە دەستم کرد بە کایروانە ئیتر کتابان کاتجاران کاسێت زۆر گران بوو یعنی شکر خۆشبەختانە ئەیش کۆمەڵە کاسێتی VHS گەورەکانی بۆێنامە و هەرچیم تەسویرێکە دەسم مایە گۆرانی کەمال محەممە و چی چیوانە هەمووی لەسەر ئەوانە کرد جا تەمان پێش دوای ئەوەی کە ئیرەکەی مام جەلالیشم کرد کامی مام جەلالی ئەو یانزەرۆکە پێشەوە ڕاپەڕین بوو ڕاپەڕین کە دەست پێکردنەوەی کوڕێکی برادەم نای تەهای وازەی سال ئەمریکا لە کامێرێکی لە کۆنانەوەی کە بەدەستە ژیراوە ڤیدۆکاکەیاشانی لە مامان لە سەوڵەکە بوو وتی کەمال ڕەفیق بوو کەمال محەممەد هەر پێشەوەی کە ساوە زیاتری بێ ینی بچێتە لەگەڵا بچوومە بواری فەنیە و ڕەفیقم بوو تاوتی تۆ کەمال ڕەفیق تەپا کۆمەڵە گۆرانی کە بە کەمال وتی کوڕی بەسەرچەوە یەکسەر دەستکردنی کەمال محەممەد تەسەوڕێکی 19 کلیپم لە خلالی 2 هەفتەیە بۆ کرد ڕۆژ بەڵێ کەس شار بەدەست خۆمانە بوو پێشوەکەی تا بوو تەتبیع بوو حکومەتیش لە دەروی شار بوو چینە توی بەلیک و چی لە لای سەوڵەکە و کلیپەکانە مووی ماوە و کاتە لەگەڵ ئینانەیە جا ئیشەکە زۆر قورسە کامێرەکەمان لە سەرستان دێدانا ڤیدۆکەمان لەسەر ئەرزەکە دانا یەک وارمان لێمان کرد بە تەجیلێکی بۆکسەوە تەجیلی ڕایزنەکان و لێ پلێباگەویتەوە کاربەش داوە ڕاکێشە ئەرکەکە یعنی یەکسەر تۆچیمانەکە نەبوو ئینسێرتا بێ دوایی لە قتات و شتی وەگە ئیشەکەمە ئەوان کرد بەڵەوەی بیر و ناچێتەوە لە توی مەلیک من و کەمال محەممەد گەڕین بۆ شوێنێ بدۆزینەوە لە لای تانچەکی توی میلێگە گەریستان بوو ئێستا بۆ بە شارێکە ئاتانچەکە لەو منتیقانە بووە گەڕین وڵا دوو زەلامی دڵمان بینی جیلی خۆڵای شتالە بە نەماناسی کامریان بریتی کاکەوە چیەکەن وت وەڵایە من خەریکی گۆرانی شتیم بوو ئەم کامرای کەمال محەممەد وتی ئەوەکەەوە ناومان بیستەوە سێکم پێشمەکەی کۆم بوون ئیسانەوەکانی شە پێم کێوشەوە ئەگەران بۆ ئەجیزە و شتیوە خەریب بەحەڵەیان دانا کاغاباسی ڤیدۆ کاخالی ڕزا ئەمۆزای کاگرشوە ئەگەرە بۆ شتانە دوای کە زانەوە جاوی داسی یاوە شەرمە وتی کاکە ژانەوەی مە تەلەڤیزۆن دانی ئیشڵا بێنە بۆ تەلەڤیزۆنی یەکێتی دانی ئەوەیان بجۆمەتەم نەمزانی تاوا تەلەڤیزۆنەکە دامەزێت تا وتارەکەی مام جەلال دراو یەکەم ڕۆژی پەقش کە بوو لە یانزەی نوێنەوەی خۆشبەختانە چی زۆری کاغاباسی ڤیدۆ تەسویرێ کرد هێرۆخان بوو کوڕێگە بوو لە ساژە سەحەی وازاوی کاک نەبەزینەوە ئەیش کامێرێکی خۆێرەوە بز وەزەم بۆ تەلەڤیزۆنی نەکەن خۆی کاملی شێناوە بەزەوەی کە خۆشبەختانە بوو وەسە بزم ئەرشیفەکە ماوانی کەیتر ڕۆشت واتە بە کامێری خۆتەوە چووی لە تەلەڤیزۆن تاعینەوەی ئەنا هەتا 6 مان تەلەڤیزۆنیش تا 6 مان بە کامێری خۆمەوە بە خۆین هەر بەبێ بە هاتووی خۆ بین بە هینی خۆم مەکەن داوامەکەن جاران تەلەڤیزۆن وا بوو بۆ پارە بوو ئەم سوڕێت چیە لێرەیە کاگنەوشیران و ئەنجەلال لەگەڵایە بەڵێ ئەوە ساڵی 92 حملەی انتخابەتەکە مانگی 5 من کاگنەشوان تەکلیفی لێکردم وتی تۆ کامێرەی ینی علاقەیەکمانە وشکە سەرشەقامی و باوکو مختاری و مەنتیقانەوەی چاک ئەمەمانی ناسی کە زین لە تەلەڤیزۆن ئینجەکەم وتی بۆ لەگەڵ مامۆستا شیرکۆ پێکەسان حملەی انتخابەتەکەی بنێ لەگەم لابنی لەکام کەن و بێەوە تەلەڤیزۆنی گەلی کوردستان بێزەوت من و مامۆستا شیرکۆ پێکەس ئەفریقا
لەگەڵ بەکارمێشوانە بۆ کاتە ماڵیان لای باخی دایکەوە بوو لای سزنی کۆنە ئالێ بوولێت ئینما کارەکەی تر ڕۆژێ وتی بەیانێت چین بۆ هەولێر بۆ حملەی انتخابەتەکە چون بۆ شۆ چوومە لای مامزێلا لەم شوێنە تەبەن نزانی شوێ ماڵی ئیسا کاگنێچیرە کاگنێچیر بەدانی ئەو خانێتە سەر شەقامی 100 مەتری جاوای خۆش بوو کە چوین لە حوشەکە باخێکی زۆر گەوری تیاوە تەبەی سا خانەکە زۆر خۆشتر بووەوەی کە لە درۆی بینم مامزێلال کاگنێشاوتی کاکەنەوە وەرە کاکەنەوە بۆ جەلای لە کۆنەکانم بۆ کۆکردیرە بۆ پێکەنی ئێتر چوینە ژۆر قسەیان کردو منیش تەسویرمە کردوانە ئێتر کە مامزێلاوتی وەرە سلێمانی وە بۆنی سلێمانی لێیاوە باواشی پیا کرد بوویتر ڕسەوەمانەوە کاتەوە تەوان ڤیدۆشە کار ڕزگار کەمالیشم لەگەڵاو بۆ کاتە بیرم کە تۆ ڕزگار کەمالی وەرزش ئەو کاتە پیسیوە بە کاملیشی وتم کار ڕزگار کەمال تۆش کاملیش خۆدی ئێمە زارۆر لەگەڵمان کار ڕزگاریش خۆشبەختانە ئەو ئینە کار ڕزگار دەتوێتی ئەمە لەوێ وابزانم شێرکۆ بێکەس شێرە خوێنێت دوای ئەمەی لەگەڵ مامزێلا چووە قاعەیەکەوە قاعەکە شێتیایە لە ئەوی شێرکۆبەکە لە زانکۆی سەلاحەدین بوو زەمشی هۆناو شێری خوێنەوە کارمێشوان بوو کارملا زۆمەدی تیا کاکفەر ئەوڵقیای کاک دڵشادی تایە کە دڵشاد ئەوەی کە وەزیری دڵشاد عەبدوڕەحمان وەزیری پەروەردە بوو ئەو کاتە لە زانکۆی سەلاحەدین بوو چکە لە ڤیدۆکەیە تایەتی چیتری پێوتی مامجەلال لەوێ ئیتر ئەو مەشغوڵ بوو زۆر سەرقاڵ بوو کاتە بەس ئیتر وتی بۆنی سلێمانیتانە و لێ من چەند ڕۆژە لەگەڵمانەوە بە سلێمانی پێش بۆ چکە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی سلێمانی یەکەم بوو بەڵام دوایی لە هەولێر هەر لەو کاتانە بەپەلە تەلەڤیزیۆنێکیان داناوازم کاگەر سەلام باعیس سەرپەرشتی کەناڵەکەیەک لە هەولێر چکەس چوون دوای سەردانە کاسێتەکانمان برد کاگنەشوان کاگەڕاینەوە کاگنەشوان وتی سیارەکانی گۆستان بانی کردم چوون وتم دەڵێ وتی لەگەڵ سایەقە کابمێرەوە کارزایشم لەگەڵاوتی بچین ئەم کاسێتە خێرا پێش ئێمەگەین با تەلەڤیزیۆنی هەولێریش دای بەزێن چکە هەواڵەکە ناو هەولێرە ئیتر لەوێ کاسێتەکەمان دانەوە نەقلیان کرد و هەواڵەکەمانێ و گەڕاینەوە بۆ سلێمانی بینی لەگەڵ هەردووچانە زۆر باش بوو زۆر ساڵانێک لەگەڵ مامجەلالە ساڵانیش لەگەڵ هەموویان بیرم باش بوو گرتە ڤیدیۆشی ترێ هەبوو کە مامجەلال وەرەقێکە بوو نووسێ ئەوە چی بوو ئەوە تۆزێت تایبەتە بەڵام ئەوە این بوو بەس بە کورتێکی ژێر بۆ ئەو کاتە ساڵی 95 بوو شەڕی یەکێتی لەگەڵ حکوومەتی عێراق بوو هەرچی بەرنامەکانی وەستا بەرنامەکان سۆسکەوت مادیە وانە پارە نەبوو بەڕاستی واژ بوو چکە جایەوە خۆزانی وەکو ئیساوا بوو وەستا ئیتر شەڕەکە وەستا بەرامی کەشخۆڵ هەر دروست ناوە نیانە کردەوە بە بێنەی پارە وەڵاوتم چوو لای مامجەلایش بووم مامجەرە وڵی وتیەوە بەرام جا پێشی ناوتم ئاسۆری کەشخۆڵ وتم بڵێ تۆ کەشخۆڵەکەتان بۆ ساوتم وڵی پارە نیە مامجەلال نایکەوتی بۆ پارە نییە کاکە بوون خۆمی سار نامێکتان بۆ نووسم بۆ دەستگای ئەلامی یەکێتی ڕائین بۆ لای کارەباسی ڤیدۆ بچنەوە سەرکاری خۆتان هەموو بەسەرفی بەرنامی کەشخۆڵتان لەسەری مەش خۆ مەسرەفماوەنە زۆر نەبوو ئەوەنە زۆر نەبوو بڵێ بەڵامە تۆ ئەو ئیشاکە و ویشارێکی تەلادەکانەوە هەتا سیارەکانی خۆمان بوو بەنزیرمان تێکرد بەرحاڵ نامەکەی نووسی و کاتە برد بۆ بە کاگەعباسی ڤیدۆ ئیتر دەستمان کردەوە بەرنامەکە کەشخۆڵ ڕستی پێ کردەوە بەرنامەی خۆی ئەوەنە مشتاقی کەشخۆڵ بوو زۆری خۆی دانێکی نیشتەیاڵە من مەجالم نییە من زیاتر سەیری هەواڵ و کەشخۆڵەکەم ئەوە کە شتێکەکە گرتەیەکە گەبینی بێتێ ماجال لەگەمانەیەڵێ من بەس سەری ئەوواکەم وانە شتی تایبەت چی پێوتویە کە ڕیکۆردێ نەکردێ بڵاوە کردبێتەوە قسەیشی زۆری کار زۆر لە وتنیا بەڵام زۆر چکە لەگەڵ ڕاستی لەگەڵمانە علاقەی زۆر خۆش بوو کاتە حسابی سار بوو بەڵام پشتی یادگاری هەیە مەسەلە ئەگەر وی کاکبادینی حەلیم بژێرمەوە چی بۆ ئێمە کەشخۆڵمان زیاتر کاتی وەزمان باشە بوو سیاسیە لەگەڵینا مامجەلاوتی مەکتەبی سیاسەکەی ئەوەی قەڵاچوالات تەنیژمانی خۆی وتی کەشخۆڵ هەموو لیاکە ژوورەکانمان هەموو وەکو جارێکو خەستەخانە بەکارمەرە جارێکو دایرە هەر لێ ئیشپارەکەن لەگەڵ یەک دوو دەی شەمساوە و ئەوانە لە مەتیقی چوارتەوانە هەموو ئیشەکانمان لێ بوو ڕۆژێکیان مەشهدێکمانە بوو پێویستمان زۆر کە بە ڕەحمەتی کاکبادینی حەلیم بوو ڕەحمەتی لێبێ مامجەلاریش مەجموعەیە درەختێنا وازم 100 درەخت بوو چە بوو بعدین مەسئولی مەکتەبی ئیداری لای مەکتەبی سیاسی بوو مامجەلال عێلاقۆشتی زۆر خۆش و ڕاستەوە تۆ قسەی لەگەڵاکەن نەیزم بعدین ببینێت و چوومە دی شەمساوە بعدین تێکسا هەوە تەسویرەکە تۆز مامجەلال وتیتی بعدین هەتا لە نیواوتوی تا ئێوارەم درەختانەوەی بنێژە بیڕوێنە وڵا بعدینی حەلیم هاتەوە تەسویرەکەمان کردو لە گەڕانە و بعدین وتی من ڕۆمی سایمەوە وڵا هاتەوە
وتی واز بێنێ شۆ بمێن وتمان بوو وتی وڵا کە چوومەتم وەلای مام جەلال نەیتۆ مام جەلال چوو بۆ کەشکۆڵ وتی مام جەلال ئەوەڕم وتی دارەکانت چاو وتی وتی دەبا بچین پیشمێری وتی میش لە سەو شتێت نەما شێشەکەم ناشن وتی تێکسو وتی کە چوو سێری کرد یا ئەوە ناشن وتی بەسەری حەلیمی دایکە بێت تا بەیانی وی بنێژی وتی مامەوە مامەوە مایەوە شەو کرێکاری هێنا بۆ مێ نەشت و بەیانی دەوری ساعت 6 تاو بوون هاتووە ژوور بە تەلەڤیزۆن بۆ کەشکۆڵ وتی بە شەرەف 800 دارەکەی پێ وتی شەو 6000 سێری کرد زین ئیما کردەوە وتی کە تاو بوو 5 و 6 بەیانە مامزان لەسا کەوتی دەیسا بۆ خۆڕەوە 600 شتێکی پێیتم شتێ ئادرەختی ئەوە ئێستا بیرە بەرامە کولی ئەسکەری و درەختانە ئەوانە زۆر بوو ئەوانە هەمووی بادینی کردو بادی شێسوارێکی ناشتە بوو وتی مام جەلال تاوا بوو تی دەبێت پیش پێ سێ کات 5 6 کات گاڵتەی لەگە مام جەلالەکەدا بوو جاوە زمانمە لەگەڵا هەبوو هەندێک لە ئەو هونەرمەندانی کە لە بەرنامەی کەشکۆڵا بوون گیان لەدەستاوە لە لامان نەماوە ئەوە هەموو ساڵێگەر زۆر جاریان من تا بۆ کەمال سابر ڕەحمەتی لێبێ لە هەموو کوردات دوو هونەرمەندیەوە کەمال سابر دووز نابێتەوە ئەو ساڵە یا ئیشەکەم بۆ کرد برچیشم بۆ ئەڵمانیەوە بۆ سویدوانە بەنای یادێ بۆ کەمال سابر دیمەنێکی وڵاتەکەم بووی ئاوای بێ کەسە شتێکیەوە هەڵم ژات مستەفا عومەری کەریماغاوە ئەزمان کرد و کەمال سابر سەڵا باڵا بەرز بادێنی حەلیم خوافیکە ئەو کوڕێکمان لەگەڵا و فەتی ئیش لەگەڵا کردی نای خولە بوو خولەی هەڵەبجەیەکە ینی کەسی جوانی تیان چوو بەڕاستی خوینەکان هێڵچۆڵی قلمەکان ئەو شتە جوانە نەبان لە کیس و بەرنامەی کەشکۆڵ ئەو بەرنامەیە بوو کە دەنگانەوەی زۆر هێ و تا ئێستاش بەشەدەکانی دایانرێتەوە بەڕاستی خۆشە لێرە لێ بڵاوەکەیتەوە جار بەشتی نو هەیە ئەتانویست چی بگێنن ئایا ئەو کاتە بۆ کاتە هونەر ئەیتوانی هەدەفی خۆی پێشە ئەزانی چی لە پشت بەرنامەی کەشکۆڵ بوو تیپی پێشەوی شانۆی کوردی خۆزانی تیپی پێشەوی شانۆی کوردی کە خولە چاخوا خاولانە وازان و ئەو هەموو شانۆگەری گەوریانە بوو لەوە دووجی سیوان جەمال خۆی ئەندامیە بوو تیپەکە مستەفا ئەوێ و کەمال سابر ئێ بوو لەو ئەو تیپەش هەر لە شانۆکانش کە زیاتر ئیشی عەزیزایسون و مامۆساسم کۆ ناکامەوەیان کرد شتەکان درەختە بوو چەنا ئیشان کرد و کاتی خۆی لە بەغا ڕەفز کراوە ئینەکە لۆ سەریگەری یعنی کەشکۆڵ لە ڕەخنەکانەوە ینی لە ڕەخنەوە سەریگەری بیرمێ بەرنامەی کەشکۆڵ ینی ئەتوانی بڵ لەنەوە دۆ دەستی پێکرد بە سەرە مسەوڕەکانی شماتیا کرد بەڵام من لەنەوە سی و تا و کاتی تاڕێنی کەشکۆڵمە من مسەوری سەرێکی بووم بەس 4 ساڵی لە پێش هەر دیمەنی سەتەلایتەکەەوەش ئەوە لە داوەسە دوای یەک دوو دیمەنیان تێکرد کرا بە دیمەن وەلایەنەگەر لە شتی عەزیزە شتی ناوخۆ خەڵکاوە سێرەکرد کابرا لەسەر جادە ئالمانێکی پێ و بە مخالیفی لە ژێرینەکە سیلاحی پێ و خەڵک هەواڵەکەی کرد بۆوە ئێتر بەتەواوی لە ناوەڕاستی ساڵی 92 بوو بە دیمەنی تەمسیلەوانە شتەکانی ڕەخنە بوو ناڵم سەرەکی شتەکە ئەوە بوو لە پشتیشمانەوە مامۆستا عوسمان چێواری ڕەحمەتی بوو کە کابرایشی دەرێنەوە مهم بوو یەجێ لە کۆمەڵی کەسی کە لە پشتوان دوایە مام کاگازات بەرزنجیش فەتێکی زۆر لەو بەرنامەیە وەکو ئامادەکار وەکو ئەوە ئامادەکەدین ناڵم تیپی کەشکۆڵ سەرشەکەی تیپی پێشەوە کە تیپێکی ڕەخنەی و تیپێ بوو کە لە شانۆ و لە دراما و لەو یونانەیە کە ئیشەکە بابەتەکانی هەمووی ڕەخنەی و چۆنەڵی عەزیز نەسینانەوە لەو کاتیان ڕەخنە ئەژیرە لەوانەیە بەو شێوەیەش ئازادیە بەرفراوانە نەبوو بێت تا چەند هێڕەشتان لەسەر بوو زۆر من ئێمە چەندەها شدەتا چەند چاویسان بەرنامەکە داخن کێشەیان بزیکە بەرنامەکەش ئاخری داخە لەسەر کێشەی بوو هی ناو کۆمەڵی مەسئولین بوو بەڵام ئەوەی کێ بوو تەلەفۆن ئەکرا بوو کاغەباسی ڤیدۆ مدیری تەلەڤیزیۆن بوو کاتە پیانە و مەسەلە مەسئول هەبوو یا خەڵگە بوو دەوڵەمە نەبوو کە ڕەخەمان لە زۆر کۆڵەش لێگرت کاغەبازی وەڵی من دەسەڵاتم نییە مە بەرنامەیەکە مام جەلال ئینی کردوون چون لای مام جەلال جایشان تیکاکی جان ئەگەر بیری بێتی کەشکۆڵ لەمنەوە دەست بکەن ڕەخلە بمگەن ئەیتر پشتی ئەومان هەبوو باسیت ئەو کابرایە سەردەبەش بابەتی ئەو ڤیدۆیان بۆ پسڕەوار هەبوو بۆ نمونەڵی کاکە بە ئەوە نەڕوات بە دڵمان بەس تا کەشکۆڵ هەبوو تا کەشکۆڵ تەواو بوو دەستمان لە کەس ناپەرست و پشتێکمانە ئێمە سێشتمان بوو لە کەشکۆڵە لەسەر دین شتمان ناکرد خۆمان نایە لە دین لەسەر ئافرەت شتمان ناکرد ئەژن و ئافرەت چکە خۆی زانسا سۆشیال میدیای ئەمانی نییە لەسەر شتی شخصی ڕەخمان لە تۆ بێ کاکدیا بڵێ کاکلیاوە شتی ئەمانە کرد و شتە دینەکانمان کرد دزیەوەکانمانە کرد کە ئیساش بەردەوامە ڕواکە لەو ڕۆماوەی پێشوە
نازم چی بوو دینی کە بە شەرێکی سەڵاوڵاتون دابەزان هەر لە قاڵاچوانە کردوان کە باسی موچاکە مستەفاچە مقابلەیەکە ئاڵێکەرە موچێکی سێ ئاگە موچە مەرەگەی ساڵی 95 علاکە ئەینە شتە ینی شتەکان بڕواکە ئەڵێ بۆ ئەو بەرگەکە دوورەوە ئیسا بۆ ئیسا ژەرکێتەوە بەر هەروواژە بێ بەڕاستی مەسیروان جەمال و کەمال سابیر و ئەوە کاگاسۆ ڕەشە ئەوە کاک بەزای خەلوزە ئەو کاگالانە برای مامەسا ئومیدی حەمە فەرەج ئەوە سەمە دوانیان کۆچی دواییان کرد بەنامی کەشکۆڵ یاری بەنامی کەشکۆڵ بۆ ساڵە کە کتێب نەبوو کتێبی نەبوو مامەسا جەمال عەبدول محافزی سلێمانی بوو ساڵی هەملەیەکمان کرد بۆ پارە کۆکردنەوە بیتاقەمان فرۆشت بەسەر پشتی مامەسا جەمال پارە بیتاقەمان فرۆشت بۆ یاریە بکەین دەبینی بیتاقە لە 5 ژینارە تا 10 دیناری تیا بوو دەوڵەمەندووینەکان بە سەفتەیان کڕی کاکە بای لەوانێ بای تیا بوو 1000 دینار 2000 دیناری کڕی مادەم بۆ تەلەبوو بۆ کتینە ئیتر خۆشی ناهەوت جاری بۆ بوو بەڵامی تر هەمووی پارەکە ڕۆژارێکە تەسیل بە محافەزی دەکات ئەو کاتە نزیکی ئەو پارەی ئەو کاتە زۆر نزیکی بۆ چەند ڕۆژاریتان کرد یەک ڕۆژاریمان کرد بە بیتاقەت یەکمان درکرامان کرد بیتاقەمانە فرۆشت لە هەموو شوێنەکانە بەخوازم 350,000 بوو شتێکی وا بوو 250 بوو فرۆشتمان دوای ئەگەر کاتێ بیر بێ لە کتێبەکانە 350,000 ئەو کاتیاری ئەو کاتە بەڵێ چاخۆ پارە بوو چۆن کتێب یەک نەکتەی پیاسکە لە عینەکان وسەوە بە هاوکاری بەرنامەی کەشکۆڵ ئەو کاتە ئاوا ئیشەکە خەڵک بەرنامەکەی خۆشەوی ساحەکە وای لیاونە قەرەباڵە بوو خەڵکاتەنەوە خەی بوو وەکو ساحەی تۆپ ئینی لا ڕیشەی لیاو ئەوە قەرەباڵە بوو ساحەکەت دوو جار وەڵا بە قەرەباڵ خێبینیەوە ئەوەی یانزینۆکی مامزران لەگەڵ یارەکەی بەرنامەی کەشکۆڵەوە ئەم بڵێم کەشکۆڵەکە زۆر قەرەباڵەختر بوو زۆر هەروەڵا زۆر قەرەباڵە بوو یەکتر لەگەڵ نادی سلێمانیا بوو یاری کرد باشەکانی ئەو کاتی سلێمانی بوو بردیەوە یەک بە یەک کەشکۆڵ گۆڵەشان لە بەڵێ ئەلای چشمان کرد ئەخێمە فێریشمان کرد کاک هاوەر مستەفا و کاگاوڕێ مستەفاوان ئەو کاتە لە تەلەڤیزیۆنی کوردستان زیاتر ئیشی تەقینەوەیانە کرد لە فیلمەکانە گۆڵەکان لای خۆمان هەموو کرد بە تەقینەوە لە شێرەوە کە هاتن ئێستا دایانە تەقیەوە ڕایەنەکە ترسانمان دوو گۆڵچیشمانە بوو سەڵاباڵە بەرز و لەگەڵ عومەرە پسکۆل هەبوو هەردووچیان گۆڵچی جا دوایی شەبەکە ئینادانە ئەوەی کە چیخیشماندانە بوو گۆڵیشیان کرد بەس چیخە خاگەوە لە پڕیانەیە بەرەوە یاریش زۆری بوو خۆش بوو یاریکی خۆش بووە کاتە زۆر دەنگیایەوە تەقینەوەی تیابوو لەو لاش تەقین لەم لاوەکە هاتنە گوڵام کرد یاریکردی باشیان تیابوو ئێتەقانەوە ترسان تنیان بێن لەو سێژدا نابوو کە سەر گۆڕایەوە لەو لاش نیازای تەقینەوەکە لەشیان حزوری بام کردا لەم لاوە تەقینانە یاریکەرەکان دیستێمانە ترسان گۆڵەداک ئەی چۆن ژنا بەخوا 20 گۆڵمان لێکرا یادەوەری لەگەڵ کۆچکردووانە کەمال سابیر و بەرزانی قالی خەڵوزان یادگاریمان ئەوە زانسی لە یادگاری ناجێتەوە چکە مامۆستا کەمال سابر ئێمە لە هەفتەیەکە 5 ڕۆژی پێکەوە بین بەڕاستی لە 5 ڕۆژی هەموو ڕۆژێ لە تەلەڤیزیۆن و لە دوای لە ئینشۆ هەر پێکەوە بین بەڵام مامۆستا کەمال سابر زۆر شەو درێنە خۆ بەیانیەش مەسەر سەعات ئەمە یادگارێکی زۆرینە زۆر ڕەوایە 8 لە تەلەڤیزیۆن بووایە زۆربەی کات من و سیروان جەمالوان ئەچوین بە شوێنە لە ماڵەوە ئەمانێ نایە دەرەوە خەبەری نابوو درێنە خۆچکە زۆر درێنە خەوتوانە ئەو تەبیعەتی لەم نەچێ ئەوە تشتیە بەرحاڵ ڕۆژی دوسێ جار کە چووم هەر کە چوونەژە سیروانی مامۆستاکەمە وەڵای هەموو چاوەڕێی تۆین تا ئینکە ئەی وەڵای سیروان جان ئاوا شتێکە جار مامۆستاکەمەڵ قژی جابوونجان دامێ بۆ پێم و چاپلینی کردەوە چاری چاپلێر خۆی پیاوێکی جوان و کەس وەکو کەمال سابر نابێت ڕەحمە لە قەبری ئەوی سیروان وەڵای ئیم شەو نەخەوتوم هەر خەریکی ئەو بووم بیرم لە مەشهدێکە کردەوە خۆی گۆڕایەتەوە مامۆستا مەشهدەکە چی بوو ئەی وەڵای بیرم چۆ هەڵا گردو جاڕای کە ڕۆژێکیان هەر دەرگای کردەوە وتم مامۆستاکەمان مەشهدەکە خەدەستمەوە وڵا دەستی کرد بە سۆحبەتکردن تۆزی قسەی پێوتم تۆ بۆ سەرەکەی دەسەر وتم مامۆستا تۆمە کە دەرگاکەکەین وڵی مەشهدێکم حازر کردووە یەتەنەوە سەری بدەچێتە پێشەوەی بریشێتە خێرا مەشهدەکە بخەدەستمەوە ئیتر بەس زۆرەوە لە جەڕانۆ نایە لەگەڵ هەموویانەوە لەگەڵ بەهادینە خوافیگا لەگەڵ بەرزانە هەمووی 4 ساڵ پێکەوە 1000 یادەوەری وشتی وایە لەگەڵ عومەری کەریماغا بە شتێکی عومەری کەریماغا زوو ژێرمەوە بیژەمەوە بۆ باسکە بزانم پارەیم خوارد هینی ئەو پارەکە چۆن بوو ساڵی لەوە سوار بوو زۆر میژێڕاتەوە بەڵام دوای گرت نیازاکەدم لێ نارتیە مقابلێکمانە بوو کاسێتی شوێنە بە 400 دینار بوو ئەم کاسێتی ڤێ جێسانە ینی بە بەتاڵی لۆک بوو 400 پیاوتی ئاسۆجیان کەشکۆڵم بۆ تەجیلکە
هەرموو باشە کەشخۆڵەکەی کاسێتەکە یامی هەرێک سەلیان فرۆشتیان بە 350 50 قسە گیرفانی مایرۆ 300 قسەی گیرفانی خۆوە پارە من پێ نەبوو مایریش خۆ 50 خەی دەسوی چی نەکرد بێ هەر ئاغابی چی بوو ئاغاجان پەلەمەکە وتم ئاغاجان بەڵای تۆ بخوارە خواستە با بمری یەک چی لەو بۆکەم خۆ تەسەوڕ نەکەی تیجاکە من بردم اینە بۆچێ بەر حەرزەمە ڕۆیشتوی بوو لە 2006 بوو مدیری تەلەڤیزیۆنی پەروەردە خەڵگا وەڵام و وەڵام کامەرا وەڵام و ڕێزم گرت و تەبەن ساژ ڕێزی خەمە سەرم ساژ ئەگەر چۆن بازار سەری لێ نێمیدارە ناکەم وڵات دامیشان و چایان بۆی ناو لە کاتە کوڕشی گەنجی وەکوێها لە دەرگاکیە بەڵێ وتی کاگا سوتم بڵێ وتی وڵی دوێنێ جەحسەبی کە ساڵی 94 بۆ 2006 چەند ساڵەکە لە 200 ساڵ زیاترەکە لە دەرگایوتم بڵێ وتی وڵای دوێنێ کامێرەتان هاتوو بۆ ڕۆزەکەمان مەشئینێکمان کردووە کلیپە نازم لەسەر شانۆ شتێکتان بۆ تەسویر کردوین بەشک و هاتووی بەشک و بۆم خیتە سەر سیدێ تی کاکە جان لە 94 سەرم گرتووە بۆی نەکردو بیسا تۆ دوێنێ کردو تۆ دێ بووکی ئالان یادی بەخێن تم ئالان چەند بام کردوتم ئەو اینە بۆ بخە سەر و سیدێ بووی نەقڵکە توی نەکەی میچی بوتم مامەسا کاوەمەجان خەمە نەبێ بۆ چلەکە و ئێستاژ وای پێڵەوە لە تازەتەوە بەس بەلایەکمان لێ نارتیاکە من و ئاڵا ئەمەرەوە بووین بۆ خۆم جێرامەوە ئاوە وتم ئاغاجان گردم ئاساوتی گردنی خۆش و ئازابی بەس لە دڵەوە نەبوو بابە لە دڵەوە بوو نادڵەوە بوو سێ چوار جار داوەتە گودایشتم زۆر باشە ینی لە دڵەوە بوو دڵ و دڵی باشە گردنی ئازاکردن جا یادگارەکان زۆر لەگەڵ هەموویان لەگەڵ بەرزانە لەگەڵ کاگەوەکە باشە گردنی توی ئازا کرد گردنی مای حەسەنی ئازا کرد مای پێنسەی لەسەوتی دووشەمەیان شەمە دەمەوە هەست ئینە بینێ ئەمایت مالەوە دووشەمە لە هەفتەیانەمە دەدایەت تیپی ڕەنگاڵەمان دروست کرد ئابوونە ئیدە باشە مایجان لەو پاری من پاری هابوونی تیمدارە وازە بۆ لێی خۆش بوو گاگاسۆ ئێستا بە چێ سەرتاڵی ئێستا بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی پەروەردە چەند ساڵ لەوێم کەناڵی پەروەردەی لەوێ سەرقاڵ بوو تەلەڤیزیۆنکە تەلەڤیزیۆنێکی تایبەتە خۆت لەوانەیە بزانی هەر دەرسە و بەرامی پەروەردەی وانی دەکە بەرنامەکە تایبەتە بە مامۆستا و تەلە بوو ئەو کێشانەی کە دروستێ ئەوانەیە تەلەڤیزیۆنێکی جاران فەزایی بووی سافەتێکە چکە یونیسێ بووی تازەنێک لۆکاڵێ بەس لۆکاڵی خۆ دەزانی سا خەڵکامی ئەو مۆبایلێ بەدەستێتوینە زیاترینەکە سەرقاڵی سۆشیال میدیا بەکار نایەنن بابەتەکان بەڵێ هەمانە پێیجەکەمان زۆر ئەکتیڤە بەنای تەلەڤیزیۆن زۆر ئەکتیڤە ڤیۆی زۆرە هەنی جارێ بابەتێ دابەزێنی هەکەم نیە 10,000 کەس یان 9,000 یان 6,000 کەس لە تەلەڤیزیۆنی سیرەکە بۆ ئێمە باش تەلەڤیزیۆن ئیسفادەکە چکە زۆری دووارەکانیشمان پێی ئیمان بۆ کردەوە زیاترێت یوتیوب بۆ دەرسی لە پۆلی لێ بەتایبەتی پۆلی 9 پۆلی 12 بەلایەمە زۆر بین بە هەموو دەرسەکانمانێ بەڵام سا لەم هەفتەیە زیاتر سەرقاڵوێن چکە من هەز گۆڕاوە دەرسەکان زۆری گۆڕاوە خانمێکم لایە شارە خان مەسئولی نەریمە پێم وتۆ مەجموعەی مامۆسایمە لە ڕی سەرپەرشتیارەکان و مامۆستا اختیارەکەین خۆمان اختیاری ناکەین ئەوانەی کە گۆڕاوە ئەمیساوە دەست دەکەین و بۆ تۆمارکردنی سێل تەلەڤیزیۆن ستودیۆیەکمانەیە خەڵ تایبەتە بۆ ئەوانە تەجیرکردن هەرچیشی قورسە بڕاستی وەکو ستودیۆکانتان پێشکەوتون وڵی باشە لە چاو خۆمانە لە تەلەڤیزیۆنی حکومەت خۆزانی حکومەت بەوەسەوە من لێرەوە وڵات دکتۆر ئالان ئەو چەند ساڵێکەوە وەزیرە ئەتوان بڵێم زۆر هاوکارمان بوو ینی هەرچی بە بپی توانە لەگە وەزارەتی دارێوانە هاوکارمان بوو چکە بە تەلەڤیزیۆنی حکومەتی یاگەستا تەلەڤیزیۆنی کۆمپانیا حیزبێ وا لەوانەیە شتێت بەڵام تەلەڤیزیۆنی حکومەتە یعنی ئیمکانێتەکە ئەوەیە کە بتوانانی ئیشەکانمان ئەڕوا هەر چۆنە بێ باشە ئەڕوا ئەو هەموو ئەشریفەی کە هەتا لێرێ ئەوە لە ڕەفەیەکە وەڵی زۆریشم هەڵگرتووە لە شوێنێکی تر بڵێ ئەمانە چۆن پاراستووە منەمووی ئەم ڤیددیۆی VHSانە تەمەنیان هێجێت من ڤیدۆم لەوانەیە ساهانی هەانی هەژن و ڤیدۆم لێنانە بێ من کە تااقەتی نەبووە کاسێتەکان بۆی بێکانەوە نووسێت چکۆم توێتون نەتێ ماوادی کیمیایی ماوادی هینە و کاسێتانە مەسەلە کاسێتانە ئەوە هەمووی مادەیینە سەر لەوانەیە بەیەکە ئەوە کاسێتە ئاوە بێکانووسێ من جاری وە هەفتەیە بەس خەریکی بوو کاسێتەکەم هەڵکردۆتە پێشێرەوەتە دو هەڵ بۆی تێک نەچێ دانە بەدانە ئەو کاسی ئاردانە بەدانە یاریوە لە هەفتەیەکە دەم کردو جارە بیسم کردو هەڵم کردو توێنم کردووە اینجا بێتگەلەوە لە زستانە لە شوێنی شیارە نەبڵ نەگرتووە لە تاپەوە یان لە دۆڵاوی تەختەیە لەینە لە هاوینە نابێ گەرم بێ خۆشبەختانی سام مەسئولیەتی مناڵێکی هەیە ئەو زۆر کەسبی نایە ئەی بینی لەگەڵ نەریمان بابانە چۆنە من نەریمان هەر ئێمە کوڕی سەوڵەکەی من ساڵی هەفتاحەوە کە مامە لە دەگەڵێکی دەرگەزێن بوو هاتین ئەتمێت چوومە مەکتەبی بابانەوەن و
ماڵی لای ساڵەکەون بێزە بە لای مزگەوتی ڕەشید و ماڵی نەریمان سەر و خۆمانەوە بەڵام ئەو منتیقانە جاران بچوو بوو هەموو بەیەکەوە کوڕی گەڕێک بوونی و ڕەفیم هەر لە نەریمان تازە دەستیە کرد بە ئیشی هوەری و تیپی بابان پێشتر خۆیان حەزی لە ماڵەوە کابرای و حەزی لە شی بردووانە بووی تر لە نیبان لەو کاتەوەی تر هەر ڕەفیق بووین جاریوا بە هەفتەیە دوو جارێکمان جاری یەکتیمان نبینی کوڕی گەڕێکەکەمی کۆ بوو دوکانێکە بوو لای ساڵەکۆنایی کە ساڵحی برادەرما بوو دوکانێکی بۆ جایمە زۆر هەموو لێ کۆبینەوە ئیتر دوای کە دوای ڕاپەڕینج بە تەواوی بوو نەریمان خۆی لەگەڵ کاکسەربازی بابانە دوکانێکیان لای سەوڵەکەودانا و منیش دەستم کرد و دوکانی چی بوو؟ دوکانی کاسێتی ڤیدۆ و هەنێ ئالەتی مۆسیقاوشتی خۆیان پێوەژ بازاری هەبوو یا چی؟ کۆرنەوەڵە خۆیان دانیشن بەس ئاینشتی پی بابان گروپە بۆ خۆیان لێ کۆبنەوە بوو کۆبنەوە زیاتێکی نەخۆ تااقەتی ئیشە ئەوانیان نەبوو بەس کۆبوونەوە ئیتر کە ساڵی 92 کە من جاتی دەستگایە کلیپ و لە تەلەڤیزیۆن گەلی کوزان تازە بوو دەرەکەوتمەوانە تم نەریمان ئەرەبەر با گۆرانێکی بۆ کلیپکەوی و ئاسۆڵی تااقەتی حەز ناکەم دەرکۆم بیزەڵ حەزی دەرکەوتن نەبوو وڵا قەناعەتم پێکردی چی بکەین ئەم گۆرانم زۆر لاخۆشبوونەکە ئازی بەجێم بێڵی بشکە بە کاسێت بوو وڵا قەرارمان ناوتی لە شێوتم بۆ ناچینە دەرەوە لە ماڵی خۆیان کە ئەرباتۆ جەباژ بوو لە ماڵی خۆیان تەلەڤیزیۆنێکی گەوریان بوون سێ گۆرانی هەر لەو ماڵەیە کردو بەڵام بە مدە چوین لە ماڵەکانە درەختێکی زۆر گەورەی تیا بوو تۆزی لایکی قەی درەختەکەمان بڕامێکە شایە لەتان بڕیەوە یا لای درەختەکان زۆر بوو یەکڵکی گەورە ساڵی نەکاتیایەتی ئەگەر بێ ئەوڵا بڕیەوە بڕامێکە شایە ژوورەوە لای دیوارەکە دە بەس مەریوان بۆی سەری ئاوین کات و قاچی پێ بنیسە بەس بۆ ئاوەتە ئەوە ئەی باشە بۆ لای دایرەکە خۆی لە دەرەوە ناخر دەرەوە بەکەڵناوە ڕووناکی نەبوو چارەی پلانێتی ڕووناکیش نەبوو کامێرەکەش بۆ کامێرێ نەبوو کامێرەی بوو کاکە جان و کامێرێ پێشاندە بوو کامێرە بەینی شێکرد بە زۆریشم پێکرد کامێرەکە پاڕەوی خوا وازم لێ بێن و وازم لێ نایە بەرحال چەند جوانیشە بۆ ئیسا بۆ ئینە کوالەتەکە چەند باش چەند ئەمە کوالەتی تاوانی باشتریشەوەی وڵاکە خوافریکا باوکی هاتەوە ئاوا سەریچکە درەختێ لە ژوور بڕاوەتەوە نیمچەمەڕێکی دەکردی بەس ئیشەکەمان کرد وڵای تر ئەو بە میکسەرێکی پێنج بوو ئەو من تاجمان کرد و دابەزی ئیشەکە دابەزی لە تەلەڤیزیۆنە دابەزی وڵا ڕۆ پاش هەفتەی نێرماوتم نەریمان چی بوو تی خەڵک زۆر دەستخۆشی لێ کردووم ساڵ زۆری بەدڵ بووە بەڵام شتێکم بەسەر هاتم چی بوو تی سواری تەکسیە بووم بۆ نادەم چێ بوو پارەی لە سووتی تۆ نەبوو لە تەلەڤیزیۆن دەکەوتی بە زۆر پێنجیناکەی یاوەتی وەری ناگەوی تۆ لە تەلەڤیزیۆن دەکەوت تۆ گۆرانی و تۆ تیەوەی سوادی هەم لە گۆرانیە کردووە دوای کەوتینە گۆرانەکانی کە شەیدەکە بەس زۆری پێچوو شەی لە قەبرەکەێنە دەروی تا ترسناک بوو کلیپ خۆم وواکە حەزمان لەو سێوانی پێچوو ئەنە سەرفێکی زۆنە زۆری تاکە 6 دیینارە کاتی تێچوو کە خانوویەکی پێکەوە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆنسرتی نەریمان بابان بوو ڤیددیوەکە بڵاو بووە تۆ دڵە پڕە فرمەسک بە چاوتایەتە خوارۆ چی بوو ئەوە ئمڕۆ سفا پێشەوەی کە تەلەفۆنەکەی نەریمان تەلەفۆنی بۆ کردم وتی ئاسۆ زانیا زارا ئازر درامسەکەی تیپی بابان وتی وتێتی کاکە ئەو ئینەداوەزیوە ئەوەی کە ئاسۆ داوەزیێ دەوەنی تۆ بینەری زیاتر بووە خەینی زیاتر بووە بەرحاوڵە چی دووز بوو من لە دەروی وڵات بووم نەریمان و کۆنسێتێکی تەلەفۆنی بۆ کردم 2 ڕۆژ پێش کۆنسێتەکە وتی ئاسۆ کێ گەڕیتەوە وتی من شەمە کۆنسێتەکە ئاکەم وتم 2 ڕۆژ پێشەوە لای تۆم بەرحاڵ پلیتەکانیەوە یان بە کەس و کار و ماڵەوانە و کە چوومە هۆڵەکە ئینەکەەوە لە هۆڵەکە شوێنەکە بەرناکە و ڕۆمانی تایسا بڕۆ ناکەم لە هیچ هونەرمەندێکی کوردایان ئینەکە 4,000 کە زیاتریش بوو کۆکاتەوە ئەشە تێو شوێنە 6,000 کەسێک وای کرد دەری خۆیتی وای کرد خەڵ بەیەکە و دانەی ژێبنە وسێت و کەمتری خەڵتیە کرد شەکە نابوو لە دەری شۆ خەڵگوستا بوو بەرحاڵ پێشەوە چوومە پشتەوە لەگەڵا قسەم کرد و باوەشی پیا کرد بوو مەعاناتی و تۆزە کەمامەشی بەس حەچی ناکرد تێکەڵاو بێچکۆ لەبەر نەخۆشی و ئەوانە و باسی کۆمەڵی برادەرمان کرد لەو تیپەکەیان مەسە لە چەند ئەمری خوا کردو شێوای کردو و باسی زیکرایەتەکەمان کردو و برادەری کەشمانە ریسا بێتاقەتە قەرارمان نابەیەکەوە کە توی دوای کۆنسێرتەکە ئەچی سەریکی لێ ئیتر ئەوە بینی نەریمان من هەر ناڵم لە مناڵی شۆت عیلاقەیەکی خۆشمانە بۆ تێکەڵاوی یعنی تێکەڵای ئایلەمانەوە دایما ئەچوم لەسەری بوو یان نەریمان کە وای بینن گۆرانێ لێتوانە ئەوەی مەزم نەزانین نەریمان ژیان و مەعانات و شتی چۆنە نەریمان زۆر شتی لە زاو بەڵام جمهور و خەڵکی لەدەستنێەوە بەرحاڵاو قسانەمان کرد و کە پێشوی دەستپێکاوتم نەریمان چمە سەرەوە تی بۆ نامێت و چمە سەر و کۆ خەڵکە دانیشم لای ماڵ و مناڵەوە چوومە سەر و ئاوادانی شوێنێکی باشم بەرکەوت بوو دانیشم کە جمهورەکەمە بینی وایان بۆ نەریمانە کرد نەریمان چێک نەزم ناخی نەریمان چیتە خەڵکە کەس چۆن داوای شتی لێکن و داوای تەکلیفێکە وازان تیا بولام و نەریمان وا نەریمانیانەکە دۆ نییە
وتم ئای نەریمان لە ژێوێک کاژی و مەعاناتی چۆن و خەڵکی چۆن لە لەیلوان تێگان جااو کاتەش کەوتی تەمە دوا کۆسێرتەوە زیاتری نێکردم ئێتر دایمە دەری ماڵەوە ڕێشاوتی باشە بۆچی جارێکیان تەسویر مەکردی دڵە پڕ بوو لێم تووڕە بووی کەچی ئەوە تەسویر کراوتم نەمزانی چیە بیرفەلوا بوو من برازایەکم لەگەڵ خێزانەکە لەلام بوو دووسێ کەس لێیا بوون بیدا سەیرانەکەدم زلام و ئەتیادی بوو نەمزانی تەسویران کردو تەمان کە داوەزی ئاگام لێ نەبوو هەواری شارکدا هاتی نخوا زۆر قەرەباڵە بوو چیا هەیە چیان مامە لە تیفەوەی لە گەردەرو لە دەوری کوڕی مای دەبینێ تەلەفۆنی بۆ وتی خاڵە سۆ چی وتی بۆ گریاوتم گریانی چی تی وەڵی ساداوەزیوە زیۆ گرێ بەڵام ئەم عالە بزانی وتی داوتم چی بۆتی بۆم بنێر وتی بەس خەڵکی شتی جوانی بۆ نووسی وتم جان جوان چیە بەرحاڵ وتم تامان هاتمەوە ماڵی شەوتی نەبووە تەسویر کرا وتم جا خۆم ناگەڵ لێ نەبووە تامان ئەو شەوە هەتا هی بوازم سا کەس بۆی نردوم بێژگەڵ ڕەفیق و برادر بەیانێکی وتم وڵاتچم داوا لەسەر شوێنە خەی دەکەم لە بەری باشە ئەو سۆفە من بەزی ماڵەوە بوون هەر لە خۆم هاتما بۆم نەوانە نەنا بەسە ماڵە توێتی من بەوتم بەخوا من تااقەتم ناچم بۆ نمونە ئەوە بین بەرحاڵ شتەکەی بوو دوای لە تەلەڤیزۆن کاک فەرهاد فەرحەمە ڕەسوڵ خۆی لەو کەناڵ لەو شوێنە ئیژەکە لە MBCیانە هەموو برادەر من هەموو خۆشەویستم بۆوتم پرسێکیان کردا لە وا بڵیان کردوتم خۆڕاوێ نەکرد وەکو خەڵکە دانیشتوم بۆ خۆم دانیشتوم وانە وڵایەتی کە گەیشتە 280,000 ڤیو و نازانم چی و خەڵکی کاکە دەستی خۆش بێ قەی ناکەدی تر چی بگەم ئاگام لێ بۆ نەریمان بابان ئەمەە کەم دەرەکەوێت دوورە لە ڕاگەیاندنەوە خۆی لە پەنایە گرتووە بێ هەواڵی لێەوە پرسیینەوە پێ دەڵم لە ساڵی 90 بە زۆر گۆرانی پێکردو کلیپم پێکردووە بە زۆر کلیپین حەزی لە دەرکەوتن لێ لەتینا یاخۆ نەریمان کەسی هاوکاری و بڕاستی بەس ئەوەی کورسات سپۆنسەری میدیایەکە حەزم بەخوا من لە نەریمان زیاتری بوو خەڵک تەلەفۆنەکە بۆ بیتاقە تەلەفۆنەکە نەڕاستم لەگەر نەریمانگە تەلەفۆنەکە بۆ چاو پێکوتن هەشتێ بێ مجایە بنای نەریمان و قساکەڵم بەخوا ناکە بێ فەرتاقەتی مقابلاتوی نیە بە تایبەتیش لەوە دوایتر ئەوە کۆنسێر دەرناکە ئەگە جارجار لە ستودیۆکی خۆیان لە ماڵ و ئەنێ گۆرانی و هیم کات و ئەوە کلی پشتی بۆ بکە تااقەتی چویانی بەڵاستی ئەرکە و کوڕە هاچی مەسرفەکەی لەسەر خۆیەتی بۆ خۆشبەختانە من هەچی زۆری داهاتیشی چەند جار مناگەم لێ بۆ نردوتی بۆ فەقیر وەژار وازم چەند جارێ بدوتی بۆ خەستەخانەی هیوە یعنی بەڵام ئەوە پێ ناوەشە لە کۆمنتەکانە لەو شتانەیە بە منە قسەی توان بڵێم لە 1000 کۆمنتا دوو کەس کۆمنتی ڕقی نووسی ئەزان وانێک کۆمنتانێکی نووسن ئەوانەی کە ڕقیان لە دار و درەختەوانی کە ڕقیان لە ئاسمانەوانی کە ڕقیان لە سەوزایی و لە پێکەنی لە ئەوانیان نووسن تایەتی وڵا نەریمان هەموو پارەی دەزەکەوی و نەریمان پارێکی دەزەکە خۆماگەم لێ لەمان چەند نەسەویت و ئەزانم چی دەکە بە هاتی ژێوە پارەنیاوە کلیپێکمان کرد 6,000 دیار کاتی تێچوو بەخوا دوو ئەرزەی پێکڕا هی ساڵی 94 دوو ئەرزەی پێکرا کلیپی بەکرد دووانی خایەن و کلیپەکە بە مەسرف بە پاسی کۆسەورە خواردە بەرە و ستاب بەرە و چی جۆشی نایە ئیتر خەڵک ویژدانی لێ بەڕاستی بەڵام بووی ئەمە پیاوە بە جوانی ماوەتەوە منە خۆشم مەسەلا ڕەفیق ئەتوانم بڵێم کۆمەڵی ڕەفیقم یەکێ لەوانەیە کە ڕەفیق دۆسای ئەم پیاوەیە ئەو کلیپانەی کە کردوتانە لەو سەردەمەیە ئەمانە بۆ کۆشی بماوەتەوە شتێک هەیە کە تاسە بڵاوتان نەکردێتەوە وڵی یەک شتێ هەشتی هیمان هەیە بڵاو نەکردە بەڵام دانێکمانێ ئەوەش من نەگۆڕاوە وەک جاران ماون سەرباز بابانەگەێ ئەوە وەزام ڕێشەکەی تامە قەڵم نەچوو بۆ کلیب نەچووین ماڵی نەریمان لە ساڵەکە خۆزای لیا بوو من و هاوژینی بادین کابان و کاکزانیار بووین چین بۆی بۆ خۆمان دانیشتینوانە ئەو گۆرانە هاتە بەریم وانەوە کاک سەرباز بۆ کلیپی نەکەین بۆ خۆمان تی باشە نەریمان بە قەڵم ئەم ڕیشەی بۆ کەی باشەوە ڕژەی پێوە نەبووە قەیناکە بۆ خۆشی بوو بۆ بڵاوکردی نەبوو خۆشی بە جوان دەچوو کامێری سا وایە نێت توای بەڵام کامێری جاران و دیقەتی نەبوو کردمان و کلیپەکە جوان دەچوو کۆمەن ئینسیاتم وەگرتن وتم بڵایەکەمەوە دەستکار مونتاژەکەم نەریماوەتی بۆ هەرە بۆ ڕیشەوە زۆر جوانی ئەڵێ عودەیی وەڵا سەرباوتی وەڵڵی ناوێ وڵایکی تو دیمادەمەوە تۆ بڵاومان نەکردو هەر لای من مایە و سەردەمێکی ڕۆی وڵات تەلەفۆن پار بوو هەلام بە بۆ تەلەفۆنەکەم بۆ سەرباز کەوتم کاک سەرباز بۆ گۆرانەی بڵاوەکەمەوە بەسەری چوە تازە وتی کوڕە بڵاوی کردەوە ئێستا نەڕیش ڕەشەن هەمووی سپیە هەبووینەوە بڵای کردەوە بڵاو کردو دەنگایکی زۆر جوانی لایە بۆ ڕاوە کاکەسۆ ئەمە چییە ئەم ڤیدۆیە ئەمە یەکەم ڕۆژی انتخاباتی ساڵی 92 ئەو کاتە بڵێ ئەتەوانەوە ئەمەگە سەڵتەکەی تۆزێکیش بێت زۆر ناڵێم بۆی دەبەر ئینەمە بەعربی قساکەن ئەمە کاک سۆران مەعروفە و کاتە ئێمە ئەوەشمان تەسویر دەکرد
دوایە تەمەند ئەمانە بەدەوە تەلەڤیزیۆن ئەتیادی دەنگی خراسە بەزە من ڕاستەخۆ بوو کاکسۆرە مەعروف بێژەرێکی باشی عەرەبیستان لەندەن ویسا ڕوازە هاتووتە لە سلێمانی بە تەمای خولێکی ڕۆژنامانی بکاتەوە یاگادار بم سارێکی برادێکمە نای دیاری حەمەدرێزا قەرەگۆلی هەمووتانی ناسن سیارەکەیە لاگۆسەرێکی بوو من هەستام تەسویرەکەمە کرد و کاکسۆرانیش ڕاستەخۆ هینەکەی تەقدیمەکرد بە عەرەبی تاوەڵۆ کاتە ئەوەی ئەمە شوێنەکە کوێیە سا مەکتەبی ئەو کاتە مەکتەبی سیاسی یەشێتی بوو دارمە عەلیماتی جاران بوو یەکێ لە بنکەکان ئێوە بوو بنکەکانی کە سەرچناریتەوە بنکان بڵاو بوو بەڵام سی خەڵک جاران چ بە جۆش و خوڕەشێکەوە جا سیارەکە و کاتێ چکە ڕاستەکە سەڵپێک جیرەکە جارێ بەجی دانا ئەو ڕێشتین و ئەو خەڵکە بە چ جۆش ئەو چەپە گوڵانە چ پیانە خەڵک یەکەم انتخاباتی کوردستان بوو خەڵک جاران ئەوە نەیبوو لە ساعات 4 خەڵدان و قەیسی برنج و فاسوڵا قەیسینە تیابوو لە ساعات 5 بیانێ لەبەر بنکەکانە دانیشت بوو یەکەم تۆ یەکەم جار انتخاباتی پەرلەمانی کوردستان بێ انتخاباتی کوردی بێ لە سلێما لە کوردستانە شتێکی گەورە بوو یەکەم انتخابات بوو ساڵی 92 چەند ساڵەکە ئەوە ئیستا بەرەو خۆلی لەوساوە ئەو ئۆتۆمبیلە ئەڕات و سەرە گیرا و سەرێ درێژ بووەوە ئەمە وازانم بەڕێبەرایەتی پەرۆدی ئایساگەر ئەو بۆ تا ئیساگەر ئەگەرەبوو لێراشە ئێستا ژنی تایە ئایستا ژن زۆرەوە گەڕامەوە ژن وەستاوە هین وەستاوە خەڵکچا چەند خەڵک بە جۆش و خوڵۆشە بۆ لەنگان و خەڵک سەری گرتووە خەڵک مانگی چەند بوو ئەمە مانگی 5 بوو انتخابات مانگی 5 بوو ئەی تۆ گە بیری بێ 95 92 پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان لە 95 دروست بوو 95 باشە لەو کاتەیە دەرگایدا بەڵێ ئەوم کوێیەوە هەوا ئەوێ بەس ژنان خۆیان جیا کرد بۆ ژنا بەجیا دەنگیا وایان پێوت و ژن بەجیا و پیاوەزی ئەو کویسانە بوو پیاوەکە چار ئاواژ بووی تر جا بەدەستکەرێک بانگەشەی هەڵبژاردن چۆن بوو بانگەشە کویسانە بوو دووسێ تەلەڤیزیۆن تەلەڤیزیۆنی یەکێتیە بوو لە سلێمانی پارتیش کێتیڤی ژیان بوو سۆشیالیستی هەوازم کەناڵی چەندانە بوو بەڵام تەلەڤیزیۆنی گەری کوردستان چکە دانرا بوو تۆزێ لە سلێمانی پەخشەکەشی زیاتر بوو خەڵک زیاتر بتێتون دە سنووری سلێمانی لە ساڵی 92 توان بڵێن لە سا هەفتای بۆ هەشتای خەڵک زیاتر دەنگی بەیشی بانگەشە چەند ڕۆژ بوو بەخوا دە 12 ڕۆژ بۆ کویسانە بوو مانگێ بوو بانگەشە و کاتە بدەست خۆیان بوو ئەو کویسانە بوو کۆمیسیۆری بکاتوانە ئەوەیتر خۆیان علەم هەڵەواسرا و ڕێشارە پەڕۆ کرامەت مەشەدێکی کەشخۆڵیشمان کرد دوای ئەگەر بیری بێ ئەمریکەری ماغاویادی بەخێر دوو پازاتن شەڕەپەڕۆ بوو پاسیم لا سەوز بوو پاسیم لا زەر بوو ئەمریکەری ماغا نانی پێ بۆ ئەپەڕێ و کەوتی بینی دوو پاسەکە بوو بە ژێر و وتی کەوتمە بینی سەوز و زەردەوە شەهیدی سەوز و زەردن ینی شتێکی ئاو بوو شەڕەپەڕۆ و دوو پاسەکان بالایەکارۆشن بەڵام بەخۆ گرژی واشی تێنەکەوت وەکویستا گرژی نەبوو نا خەڵکی نەبوو بەس ئەو گرژیتیانەوەی دەکەسی تیا بریرانەکە بەڵام تر شەڕەپەڕۆ ئەوانە بۆ کاتە خۆش بوو کاگەینە ئەوەی چێکە لە تەلەڤەکانی ڕەفیق میسا نازەمی سەرچی بەسەراتوە لەسەر بنکەکان ئەنجومەنی ئەنجومەن ئەوەک مامۆستا خەسر و بابانە یادی بەخێرا ئەگەری بە خەسر و بابانە مشی و بەشە مەتەقەی پێ ئەکەن ئەمە کامێرەیە ئەمە چییە؟ ئەوە کاتی خۆی ئەمە هەبوو لە سلێمە جا خەڵک لە حەجێ نایەوە جارێ حاجەکان هێنایەوە بە ڤیدیۆ و بەینەکەیەوە یانی نایەوە لە ماڵان پێیان تەسویران پێکرد ئەمە کاتی خۆی کامێری حەج بوو؟ لە حەجیانە لێ هەبوونێ حەجنەوە بەس لێوانیرا لێرە مەمنوع وای کات خۆم موافقەتی وایە بەرحەڵەمە ئەو کامێرانەی کەەوەی کە پێوتی کلیپەکانم بۆ کەمال محەممەد پێکرد ئەم کامێرە وانیەوە کاسێتی تێ بکرێ میوەری ئەمە سێ ناکرێ؟ نەخێر ئەمە وایەرێکە ئەم وایەرە چێ بڵێکە ئەبەسا لە ڤیدۆکەیەوە ڤیدۆکەی لە شوێنی کە هەمە بەڵام ئەبەسا لە ڤیدۆکەیەوە ڤیدۆکە و دانا ئەگەر ئەوستاندا وەستان و قسە سەرستان دەکە کاسێتەکە دەخسەوە ڤیدۆکە تەبەن لێرە ئاوا ڕیکۆردی پێکرد کاتە تۆچی وە تەسویرە یەک ڤیدۆشە بەشانەوە لەسەر شان بۆ توای لەسەر ئەرزەکەش دانی ئەگەر بۆ ئیشی زۆر بووە لەسەر ئەرزەکەداگەر بۆ چی بەسەر شانەوە وایە دارا ئەیچەوە بە تابەتی سا بۆ هەنێ هەواڵوشتیوە تقریبن لەوە چێ باشتر بێ ئەو مایکە مەسەر ئاوا درێژە کرد مقابلەی تۆمە کرد مەسەر ئاوا مقابلە کاکراین دەکرد بەڵام بۆ ئیشی ئەوانەجە بەڵام بۆ ئیشی کلیپاتوانە من پیشم پێ بە زەحمەتە ئەو شێکە بۆ کەمە لازم پێم کردی ڤیدۆکەم لێ بەستووە یەک وارم جا بێزگە لە کارەباتی ڕاکێشی تەجی دەکەم لێ بەستووە
پلیباک گوێرێت ڕاستە خۆ گۆرانەکەوت اینجا دوای پارچەند دوای گۆرانەکان لە بینەکانە ئینسێرتاتمەگە سلایت ئەمە ئەوە بوو ینی ڤیدۆکە ئیشی زۆر قرس بۆ بڵانسی زوێت وەکوی سانێ ئەم سیستەمە تازەیە بەڵانزنەکەی کامێری بە هەمووی بم بۆ چاکە ئەبای ڕێک بڵانسی بکردای ئەبواە مەسەلە گەرستانەکە و باش نەبواە خوارە بۆ کەس چاشی ناکردو یشی جاران زۆر قرس و هەمووشی VGS VGS خۆ دەزانی ڤیدۆ هەم سیستەم نیزامی ماڵ بوو ئیتر خەڵک بکارەوە کاتە ئێمە لە تەلەڤیزۆن بیداەتی گەلی کوردستانوانە زۆر لەم بابەتانە دوای هەنێک کامێریکا M1000 و M7 و 3000 وردە باش بوو باش بەڵام ئەوەی کە ئین بێ ئاگادارم زۆری بەمانە بەمانە هاوکارەکانم مەسەلە کاروشادی ڕەحمەتی کاگاوڕێ عەزیز و کۆمەڵی کەس بەمانە ئیشیان کردووەکم قەتیشتان کراوەتە سەر لە کاتی تەسویرە زۆر شکێنرابێت کۆ من سەریشم شکاوە خۆش سەرم شکاوە ئەم خواردە زۆرە تاوان لە وڵاتەیە بی هەتووشیە و شتێگەوی با هەم کامێرە و کامێرەیە کە پێی وتێنە کامێرە کۆنەکانە نایشی قۆڕێ بوونەوەکی ناوەترێکە پیانەوە چی بەڵام سەرتا تەلەڤیزۆن کوردستان بەمانەوە دەچی پێکە تا کاباسی ڤیدۆش لە هینەکەی مامجللا لەگەر بینی تەنسەگیتی ئاوە داینی داناوە لەسەر ستاندی بەمەدا کامێرێکی ئاوا تەسویرەکە ئەی ئەمە شیفانە بەڵێ ئەمە کەناڵەکە خۆی ئەمە شیفانی لایەستا کەناڵەکە کات خۆی هەمووی هەبوو بەس من دامێ نوسخەیشم بۆ خۆم هەڵەگرتووە ماویانە مەبەستمەوەی ئێستا نا دوای ئەوەی کرد لە شەشاڕامان کرد زۆری فەوتە بەڵام ئەوەی کە من کار ڕاشمان کرد من لە پشتی ساری لادایەکم پێ بوو دوو جانتای باوەڵە جلەکان هەموو شتەکان دوو مناڵیشم دوانە هەبوو ئەوەشم خستە پشتی سارەکە ئەوانم پاراست هەر خەمید کاسێتەکانە بۆ وەرم خۆشویست کەسەتان نەفەوتێ نەخێر نەفەوتە نەوەڵانم خۆشویستن جا تەمان نەیزا دوای بوو بە کاسێتی ئەمە ئەم کاسێتی ئەمە کاسێتی 6 ملیمە ئەمە زۆر شێ دەبوو بۆ سووریا کردین بەوەمان بەکامە 6 ملیمە جا 8 ملیم هاتوو گەورەترەوە هیمان زۆر گۆڕی سیستەمان زۆر گۆڕی مەسەلە دوای بوو بەو کارینامە ئەم دیڤی کاوانە بوو دیڤیکەوە تەتەوریکی سا بوو هینێکی سابە لەبەر دەستای زۆر بە ئاسانی ئیشی پێکرێت ئیشی جاران قورس بوو بەڕاست زۆر قورس وەڵامی شەکانمە خۆش بەخوا لەی سا خۆش سا چێژ لەوان ناوین ئێوە لەوانەی سێ شتە کۆنانەکەن زیاتر چێژ لەوانە بینەوە بەخۆمەوە کارمان لێنەوە نازانمەوەیان بینینەوەی بەتاشیت ئەوەیە کە هەیە بەردەوام ڤیدۆی نوێ هەیە لە تۆڕکۆمەڵایەتەکانە بڵاوەکەیتەوە نازانی دانێشی نوێ خۆ ڤیدۆکان نوێ نییە ساڵای نەوەتەکانە بەڵام بۆ ئێستا نوێیە کاتێکە بڵاو ئەکرێتەوە زۆر داوا لێکرێت لەو ڤیددیوانیان بۆ بنێریتەوە لۆگۆی لەسەر نەبێ شتێ بەڵێ خەڵ زۆر داوانەکە من کۆشتی بەزم بەسرێت و برادری لە ناوەکەی شکۆ زازێ لە ساڵی 93 لە کەشکۆڵە چینەتە دیەکەوە تەسویر کردو جەماعەتی کەشکۆڵ لە دۆ تەمسیلەکە شتەکەن کوڕێک لە دواوە مناڵێکی پسکۆلە بۆ لە بانێژەکە وەستاوە تەلەفۆن وەر کاگاسۆ جان بە قوربانە بم ئەوە من لەو دیمەنای دەرکەوت و من لە دوای دوام ئەتوانی بە تایبەت ئەوم بۆ جاکەیتەوە بۆ بنێت توتم کاکەجان یان تەلەفۆنم بۆکەن کاگاسۆ جان ئەرە بەشک و بەرنامەکانی ساڵی 1994 بەنامەی مناڵانم بۆ بنێری بەشکۆ سەر من بەنامە هەنجا کلی پشتم کردو وتم تۆ ئاسوی جەمالێ متخارە داوا کردو یوتیوب داوا کردو تم سۆزە لە یوتیوبی شا هەیە باسی چیەکەی تەکلیفی زۆر خراپم لێکردی وازاری هەرچی شتێ لای منە کەسەیە کە ویسبەتی لێو کڕێتەوە مارشیفە وڵات پێم ینی نابکرینەوە نا بەڵام وەرە هاوکار دەبین وەرە شتەکان بێنە لایمە هاوک شتی زۆرە ژاتی شتەکە سیاسیگە یعنی کە داوای کردو بەڵام من ئەوەی هاواتمە ئەم خۆمە ئێمە تا سەر نابین ڕۆژان مۆزەخانەیە مەسافێکی وەتانی بکرێتەوە تایبێت بێت بە ئەرچیفوانە منیش توانم هەویان بە ئامانەتەوە تێڵم تەستی ناوکەم چکە من شتەکان ئین لەسەر رووسی چکۆ دواتر مڵکی تۆیە مڵکی خەڵکی هەمووی مڵکی ئامە هونەرمەندا خۆیان نەهاتوونەتە پێشەوانی کە بەشداریان کردو لە کەشکۆڵ و ئەو بەرنامانەیە کە بیانەوێ ئەمانە بە دیکومنتکەن کەسیان ئەوە خە تااقەتیان نیە مایەک تۆزە حەزی دەکە ئەمریکای مەغەژ هەزی دەکە بەڵام ناتوانم وەکو بکەن چکۆ ئیشەکە قورسە بەڕاستی بەخواد ئەم سەفەرم کرد چکۆ دۆ یەک نێشتم لەوێ ناوەتەوە هەر بە شێبوو هەر بە هارد و کوڕشتم زۆرێ ناوەتەوە بۆ ڕۆژ شت پێشەکەی خۆ دەزانی هەر شتێرم و بووی کوالیتەکەم باشبووی و توانم دەستکاری کەم ئەو کێسە و کێسی دام ناو کێسە بە دنیا پارێزانی چی پێکرێت تا مونتاژی پێکەم کوالیتەکانی پێچاکەم زینی پێچاکەم هەکەکە قورسە ئیشێکی 5 دقەی لەوانێ هەر 5 دقەی بێت 2 ساعت خۆبەتاشی تۆ هەروایە چەند خولەشی زۆر کەم دەوانێت دوو کاژمێر و سێ کاژمێر و ڕۆژیش بێت تۆ سا شتێکە بینی ساڵی 90 چەند بوو تێوە کوالیتەکەی وا جوانە ئێوە دەستکاری کراوەی نا کوالیتی هۆی ڤێژی ئێستەکەکە
ڕاستە یەخوارتەمە درێژبی بەخۆ. خوابوو هێڵێ هەدەڵ سپاسی بەڕێستانەکەم بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە بەششی کەم بوو لە وەرشیفەی ئاسۆی جەمال موختار کە ساڵانێکە لە باڵێکی خۆیدا پاراستوێتی بۆی کە ئەو بەرهەمانی کە لە ساڵانی نەوەتەکانە لە دوای ڕاپەڕینەوە تۆمار کراون نەفەوتێن و بمێنێتەوە و تاوەکو شوێنێکی تایبەتمەند دەتوانێت لی وەربگرێت و بە دوکمنتی بکات و بیخاتە مۆزەخانەوە.